ئەمریکا کەمتر لە سیاسەتمەندارەچێت بە زۆری لە بازرگانەچێت بە سەنەتەوە شەوساوە فەقیرەکانەوە لەبەرەوە داواکارم لە حکومەتی ئەمریکاش لە ئەوروپا لە پەرلەمانی ئەوروپا لە هەموو ئازادی خوازەکان لە هەموو نەتەوە پەرستەکان لە هەموو خاکپەروەرەکان لە هەموو ئەوانەی دژی شەوسانەوە و دژی ڕەو و دژی کاولکارین دەنگ بەرزکەنەوە. من کەسەی تەلەڤیزۆنەکانەکەم یعنی بڕوا بکە گریانم یەت دڵم پڕەبێ لە گریان یعنی دڵم پڕەبێ لە خەفەت خوچکم خۆمان ئێمە بەردەوام ئێمە کوردستانی عێراق دەوری 40-50 ساڵ لەو بارودۆخەیە ژیاوین. داوام هەیە لە یەکێتی و پارتی هیچ نەبێ دەرگای خۆبەخشین بکەنەوە بۆ خەڵک هات دەرگا بکەنەوە بڵێن ئەو خەڵقە خۆی ئەڕوات. چۆن وڵاتانی عەرەبی خەڵک فیداییەکەن بۆ فەڵەستین پارە شێنێ ئەڵێن بڕۆن لە فەڵەستین شەڕکە و چی بکە و چی بکە. پێویستە هەموو خەڵک ئەوەی دەسەڵاتی جەستەیی هەیە و توانای جەستەیی هەیە بچێت گەنجەکان ئەوی توانای کەی نییە بە پارە بە نان بە خزمەت. دەوڵەتی تورکیا ئەمە هەنگاوی یەکەم و ئەخیری نابێ بۆ سەر هەرێمی کوردستان بۆ سەر ڕۆژاوای کوردستان لەبەرەوەی کەوە ئەگەر لەویاشا سەرکەوتوو بێ ئێمە وەکو ئاگادارین دەوڵەتی تورکیا چەند هەنگاوی تری هەبوو لەوە پێش داواکاری تری هەبوو وەکو ئەفرین ئەوانەی بەدەستهێنا و بەوەشەوە نەوەستا ئێستا داوای ڕۆژهەڵاتی بڵین فوراتەکە ئەگەر لەوەشا سەرکەوتوو بێ دیسان دەزەکاتەوە بە بیانوگرتن بە هەرێم ئەوە ئاشکرایە بۆ هەموو لایەک ئەوێ دیمۆگرافی ناوچەکە بگۆڕێ ئەوێ عەرەبەکان بێنێتەوێ ئەوە مرتەزیقەن ئێمە ئەزانین لە دۆستی کوردن لە دۆستی دەوڵەتی سووریاشن. بەڵێ زۆر گرنگە ڕێپێوانەکان و چیش وەکو لافیتات ئەنووسرێ بۆ ڕێپێوانەکان زۆر گرنگە چی ئەنووسرێ ینی تۆزی ئامادەکاری تیابێ لە شتەکە و بە ئاشتی بڕوا بەڕێوە و خەڵکێکی زۆر بێ بەڵێ ئەمە چاوەڕوا ئەمە ینی واجبێکی ئەخلاقیە بۆ ئێمە. خەو ئەبینێ کە ئیمپراتۆرەتی عوسمانی دروستکاتەوە سرائیشی لەگە سعودیە و دەوڵەتانی خلیج هەر لەسەر ئەوەیە کە خۆی پێشەوایەتی ئەو دەوڵەتە عوسمانیە بکات بۆ لەبەروی بە تایبەتی مەنتیقە کوردیەکان نەوتێکی زۆری تایە کانزایەکی زۆری تایە سەرمایەکی مرۆیی چاکی تایە کە ئەتوانێت لە مەسلحەتی خۆی لە پاشە ڕۆژە بەکاریان بێنێ. ئەم هێرشەکاگرێتە سەر سووریا بۆ سووریا نیە بۆ سعودیە خەتەرە بۆ میسر خەتەرە وەکو هاوڵاتی وەکو هاونیشتیمان بۆ ڕۆژهەڵاتی ناوین بە ئێرانیشەوە کە مەدێکی شیعیە هەمووی خەتەرە شەڕی ئەوەکە کە اقتصادەکە زیاتر لە دەستی خۆی بێت و خەو بۆەوە بینێ دەوڵەتی عوسمانی دروست دەوڵەتێکی ئیسلامی دروستکە تورکی بێت و دەسەڵاتی سەرەکی لەسەر خۆی بێ بۆ ئەمەش ئامادەکاری کردووە گروپێکی لە کوردستانی باشوورە حازر کردووە کە دۆستی گروپی لە میسر حازر کردووە لە سعودی حازری کردووە لە یەمەن حازری کردووە لە سونەکانی ئێرانە حازری کردووە لە سووریا و لوبنان و ئانە گروپی توندڕەوی حازر کردووە تەنانەت پەڕیوەتەوە لە ڕێی ئیشی خێریەوە بۆ ئەفەری قابەشە ئیسلامیەکەی زیاتر بڵین. وەڵا ڕاگەیاندەکان ئەبێ زیاتر تەقوی معنەویاتی خەڵق بکە ئەبێ باسی ئازایەتی ئەو شەروانان و خەڵقی کوردستانی ڕۆژئاوا بکە کە چەند خۆگرن خۆڕاگرن کە چەند ئازان کە چەند خاکی خۆیان خۆشەوێ کە ئەمەنەش زیرەک بوون پشتیان بە بێگانە نەبەستووە نە بە ئەمریکا نە بە رووسیا نە بە ڕژێمەکەی خۆیان کە بەشارە و نە بە هیچ دەوڵەتێکی تر پشتیان بە خۆیان بە ئیرادەی خۆیان بە مەبادیئی خۆیان بەستووە ئەوە چاکترین سیاسەتە.